دیمەنەکان دەشتی شارە زورن جوتیاران سەرقاڵی چنینەوەی بەرهەمی پەتاتەی ئەم ساڵیانن خۆشحاڵن بە بڕشتی بەرهەمەکەیان و دەڵێن بە دڵی ئێمەیە و بڕشتەکەی زۆر باشە. ئێمە لە شوێنێکا کردومانە کە ئەو منتیقانە ئاویان زۆرە لەبەر پێشبینیمان کردووە وشکە ساڵیەکان لەو جێگانەی زەویمان گرتووە کە منتیقەکان ئاویان زۆرە ئینتاجیشی خراپ نییە بە دڵی ئێمە باشە. ئەمە لیدی ڕۆزیتایە بۆ جبسە. ئێمە لیدی ڕۆزیتاکەین هورمزەکەین کاریزۆکەین ئەم جۆرانەی کە لەسەر خواستی شەریکە خۆی. ئێمە لەگەڵ کۆمپانیای لیزا عقدمان هەیە بەڵێ هیچی ناچێ بۆ دەروی وڵات تەنانەت ئەوان لە دەڕۆژەی هێنن. ئێمە ئەمانەیە هەرچۆنێکە بێ ئەوانەی لە دەرۆنەی هێنن جێگای ئەو پڕکەینەوە لە کوردستان بەرهەمی بێنین. لە پاش هەڵدانەوەی پەتاتەکە بە تراکتۆر کرێکارەکانیش لە ناو گەرمای بەتینی دەشتی شارە زور بە کەیف و خۆشیەوە کار دەکەن و دەست دەکەن بە چنینەوەی. کرێکارەکان بەشێکیان خەڵکی ڕۆژئاوای کوردستانن و بەشەکەی دیکەش خەڵکی ناوچەکانی هەڵەبجە و شارە زورن. هەندێکی دیکەشیان دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن و دەستی ماندوێتی خۆیان خستۆتە سەرسکی تێر. وەڵا ڕۆژانە سعاسەی شەو هەڵەسین بۆ کردوایە بۆ چواری ئێوارەتین و وەڵا پەتاتەیە و تەماتەیە و خیار چنینە و کولەکە چنینە و پاچە کۆڵەیە و ئەمانە ئەەکەین. وەڵا ئەچینە پێنجۆن و ئەچینە ئەم شارە زورە گشتی و هەتا پێنجۆنە تا گەرمکە تا سەرسوورا و هەتا ئەم لادێکانی لای پێنجۆن گشت تێگەڕێن. ژنان وڵات ژنانی نوتر ئاوا جەماعەتش ئەگەر بزانانی ئیشەکەمان قورسە کوڕیشمان لەگەڵایە. ئیمڕۆ ئیشی پەتاتەیەکەین قەزا لە دایکن. ڕۆژانە 15,000 حتا بساعت 11 عیبی نییە باشە. وڵا پێشەندە کەمپی باریکە بووم بە 300 ساعت قەت. بله. والله ساعت 5 دست پێت کەن حتا 11. 5 بەیانی حتا 11. والله عیبی نییە بەتاتەیە و ئیشێ زراعەتی پێنجمین زیتە هەر تەماتەیە باجانە بیبەرە هەموو ئیشە زراعەتی دەکەن. ئەو پەتاتەی لە دەشتی شارە زور بەرهەم دێت لە جۆری لیدی ڕۆزیتایە بۆ بەرهەمێنانی جبسە لە ناوخۆی هەرێمی کوردستان. پاش کۆکردنەوەی دەکرێتە کیسی گەورەوە و بە ئۆتۆمبیلی بار هەڵگری ساردکەرەوە دەبرێت بۆ کارگەکانی بەرهەمهێنانی جبس. هەرێم عەبدوڕەحمان وێزگە نیوز دەشتی شارە زور.